بەڕێزی ڕۆژهەڵات تیوی و بەرنامەی کرێکار بە بەرنمەیەکی دیکەی کرێکارەوە بە یەکەوەی هەر مرۆڤێک بە هەر ڕەگەز و ئاین و ڕەنگێکەوە کە بێت یان سەر بە هەر وڵات و نەتەوەیەک بێت مافێکی هەیە لەژێر ناوی مافی مرۆڤدا. هەر لەم پەیوەندەدا زۆرێک لە وڵاتان جارنامە و گەڵاڵە و بەیاننامەگەلێکیان لەم بوارەدا پەسەند کردووە کە سەرجەمیان دەبێت پەیوەندی یاساکانیان بن. ئەم یاسایانە زۆر تەوەر و بابەت لە خۆ دەگرێت. لە بەرنامەی ئەم جارەی کرێکاردا دەپەرژینە سەر مافی کرێکاران لە چوارچێوەی بەیاننامە نێونەتەوەییەکانی مافی مرۆڤدا. سەرەتا هەواڵە کرێکاریەکان. کەوت لە خوارەوەی کرێکارێکی بیناسازی لە بانە. کرێکارێکی کورد لە بانە بەهۆی شکانی چێوبەست لە 9 سێمی بینایەکی نیوەکارە کەوتە خوارەوە. بەپێی هەواڵەکان ڕۆژی شەمە 15 خەرمانان کرێکارێکی بیناسازی بە ناوی موحسین ڕەمەزانی لە شاری بانە سەرقاڵی پیشەی گەچکاری بووە بەهۆی شکانی چێوبەست تووشی ڕووداوی کاردێت و لە 9 سێمی بینایەکی نیوەکارە دەکەوێتە خوارەوە. ناوبراو کە 17 ساڵانە پشتی و لاقی دەشکێت بۆ چارەسەری پزیشکی گواستراوەتەوە بۆ نەخۆشخانەی بێقسەتی شاری سنە. بەپێی ئەو هەواڵە موحسین ڕەمەزانی کە لە سەرەتای ساڵەوە سەرقاڵی پیشەی گەچکاریە هێشتا لە مافی بیمەی کۆمەڵایەتی بێبەشە. تەقەکردن لە کۆڵبەران لە کوردستان بەردەوامە. پاش تەقەکردن لە کۆڵبەران دەست بەسەر بارەکانیان دەگرن و هێزرەکانیشیان دەکوژن. ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو 13 خەرمانان هێزە ئینتیزامیەکانی بانە لە گوندی چەمپارا و دەست دەکەن بە تەقەکردن لە کۆڵبەرانی ئەو ناوچەیە. وەک شایەت حاڵان باسییان کردووە ئەو گرۆهبانەی بڕیاری تەقەکردنی لە کۆڵبەرانداوە فامیلی ڕۆستەمیە و خەڵکی پارێزگای لۆڕستانە. پاش ئەو تەقەکردنە کۆڵبەران توانیویانە خۆیان دەرباز بکەن، بەڵام هێزە ئینتیزامیەکان توانیویانە دەست بگرن بەسەر بارەکانیان کە گازۆئیل و بنزین بووە و پاشان تەواوی هێزرەگیراوەکانیشیان کوشتووە. شەپۆلی 5 ملیۆن بێکار و درێژەی قەیرانی بێکاری تا ساڵی 1400 جێگری ئەوەڵی وەزیری کار ڕایگەیاندووە. بەراوردەکان دەری دەخەن تا 7 ساڵی داهاتوو 5 ملیۆن کەس بە مەبەستی داواکاری بۆ کاردێنە ناو بازاڕی کار. بێکاری 1000 لاو وەک یەکێک لە قەیرانە کۆمەڵایەتیەکان بەرۆکی کۆمەلگای ئێرانی گرتەوە و زیاتر لە 2 ملیۆن و 500,000 بێکار کە 1 ملیۆن و 500,000 کەسیان دەرچووی زانستکان بێکاری سەتاسەتن و بەهاتنی شەپۆلی نوێی خوێندەواران بۆ ناو بازاڕی کار لە ماوەی 2 تا 3 ساڵی داهاتوو تەنیا ئەو کەسانە دەرچووی زانستکان بە دوای کار دەگەڕێن ڕێژەیان بە 5 ملیۆن و 500,000 کەس دەگات. بەپێی لێکدانەوەی کارناسانی بازاڕی کار بەهۆی دواکەوتنی داواکاری کار بۆ لەدایکبوانی دەهەی 60 چاوەڕوان دەکرێت داواکاری بۆ کار لانی کەم تا کۆتایی دەهەی 90 درێژەی هەبێت و لە ئێستادا بۆ هەندێک لە دەرفەتەکاریەکان سەدان و هەزاران داواکار بوونی هەیە. حەسەن فیروز ئابادی جێگری ئەوەڵی وەزیری کار ڕایگەیاند لە 7 ساڵی داهاتوو 5 ملیۆن کەس وەک هێزی تازەی کار دێتە ناو بازاڕی کار و دابینکردنی بەو ڕێژەیە لە توانایی وڵات بەدەرە. لە ساڵی 92 زۆرتر لە 1800 کرێکار لە ئێران گیانیان لەدەستداوە. تەنیا 10% ئەو کرێکارانەی کە بەهۆی ڕووداوەکانی شوێنی کارەوە گیانیان لەدەستداوە بیمەیان هەبووە. بەپێی هەواڵی هەواڵێنریە نێوخۆییەکان بەپێی ئاماری تۆمارکراو لە ساڵی 92 تەنیا 10% ئەو کرێکارانەی بەهۆی ڕووداوەکانی شوێنی کارەوە بوونەتە قوربانی و گیانیان لەدەستداوە بیمەی دابینکردنی کۆمەڵایەتیان بووە و 90% ئەو ڕێژەیە کرێکارانێک دەگرێتەوە کە هیچ جۆرە بیمەیەک نایانگرێتەوە. ئەحمەد میدری جێگری وەزارەتی تاعاون کار و ئاسوودەیی کۆمەڵایەتی لەم بارەیەوە ڕایگەیاندووە زۆرینەی کرێکارانێک کە لە ساڵی 92 لە کاتی کارکردندا بوونەتە قوربانی و گیانیان لەدەستداوە کرێکارانی بیناسازین. جێگەی ئاماژەیە بیمەکردنی کرێکاران لەو خاڵە یاسایانەیە کە خاوەنکار ملکەچە لە بەرچاوی بگرێت. بەرپرسانی پەیوەندیدار لەمەر پێشێلکردنی خاڵە یاساییەکان دەبێت بە دوواداچوونیان بۆ ئەو پرسە هەبێت. مانگرتنی کرێکارانی واگۆن پارسی عێراق جێبەجێکردنی گەڵاڵی پۆڵێنبەندی پیشەکان و خزمەتگوزاری کارمەندان ناکارەمەیی لە بواری بەڕێوەبەری دروست و دواکەوتنی هەڵدەستی کرێکاران و هۆکارەکانی ئەم مانگرتنە ڕاگەیاندراوە. بەپێی هەواڵی هەواڵنێریە نێوخۆییەکان واگۆن پارسی عێراق کە نزیک لە 900 کەس پرسنێلی هەیە و پیشینەیەکی نزیک بە 40 ساڵ چالاکی و پانتایی نزیک بە 33 هێکتارە و وەک کۆمپانیایەکی سەرەکی لە بواری پیشەیی دروستکردنی ڕێگەی ئاسن ناسراوە و کانگا و سەرچاوی کۆگەی ستانداردی زانستی و ئەزموونی کارامە لە بواری سەنعەتی ڕێگەی ئاسنە لە 23 تاکو 30 لەلایەن بەڕێوەبەری گشتی داخرا
لە سەرەتای مانگی خەرمانانەوە تاکو ئێستا کرێکاران و کارمەندانی ئەو کارخانەیە مانیان گرتو و خوازیاری سەرنجدان بە داخوازیەکانیان بوون و لەوبارەوە بەڕێوەبەری گشتی و کارخانەیە بەڵێنی ئەوەی داوەتە کرێکاران کە گەڵاڵەیەک لە پرۆسەی پەسەندکردن دایە کە گۆڕانکاریەکی گەورە لەو کارخانەیەک پێک دێنێت. دەست بەسەرکردن و ئەشکەنجەی کۆڵبەرێکی کورد لە سەڵماز. هێزە ئینتیزامیەکان لە گوندی دلەزی شاری سەڵماز تەقەیان لە کۆڵبەران کرد و دواتر کۆڵبەرێکیان دەست بەسەر کردووە. بە پێی هەواڵەکان سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە هەفتەی خەرمانان ژمارەیەک لە کۆڵبەرانی کورد لە شوێنێکدا بە ناوی چلەخار لە نزیک گوندی دلەزی لەسەر سنووری کوردستانی ڕۆژهەڵات و تورکیا لە ناوچەی سنووری سەڵماز لەلایەن هێزە ئینتیزامیەکانی کۆماری ئیسلامی هێرش کراوەتە سەر کۆڵبەران و پاش دەست بەسەرکردنی یەکێک بەو کۆڵبەرانە بە ناوی محەممەد یاسین ساغی ناوبراویان داوەتە بەر لێدان و بێڕێزی کردن. جێگەی ئاماژەیە سەبارەت بە چارەنووس و شوێنی ڕاگررتنی ئەو کۆڵبەرە کووردا زانیاریەک لە بەردەستا نییە. کرێکارانی شەهد ئابی ورمێ حەوت مانگە حەقدەستیان پێنەدراوە. کۆمەڵێک لە کرێکارانی کارخانەی شەهد ئابی ورمێ بەگردبوونەوە لە بەردەم دەفتەری خانووی کرێکاری ئەو شارە خوازیاری دانی حەقدەستەوە دواکەوتووەکانیان بوون. پێی هەواڵی هێرانە ئیسلام سادقی سەرۆکی خانووی کرێکاری ورمێ ڕایگەیاند 22 کرێکاری کارخانەی شەهد ئابی ورمێ بەگردبوونەوە واژۆکردنی نامەیەک لە خانووی کرێکاری ورمێ و داوایان کردووە کە بە دواداچوونی بۆ پرسی حەقدەست و بیمەی کرێکارانی ئەو یەکە بەرهەمهێنەرە بکەن. ناوبرا وتوویە کۆی حەقدەستی وەدواکەوتوی کرێکارانی شەهد ئاب نزیک بە 6 مانگە کە پەیوەندی بە مانگەکانی ڕزبەر تاکو و ڕەشەمەی ساڵی ڕابردوو هەروەها حەقدەستی مانگانەی خاکەلێەوە و گوڵانی ئەم ساڵ بە وتەی ئیسلام سادقی خاوەنکار جگە لە حەقدەست پشکی مافی بیمەی کرێکارانی لە مانگی سەرماوەزی ساڵی 92ەوە تاکو و مانگی گوڵانی ئەمساڵ بە ڕێکخراوەی دابینکردنی کۆمەڵایەتی نەداوە. هەر بۆیە ئەو ڕێکخراوەیە ئامادەنیە دەفتەرچەی بیمەی کرێکارانی شەهد ئابی ورمێ نوێژن بکاتەوە. بەپێی ئەو هەواڵە کرێکارانی شەهد ئابی ورمێ و تویانە خاوەنکار بە هەڕەشەی لەسەر کاردەرکردن ئاستەنگ بۆ بە دواداچوونی مافەکانمان بەڵام ئەمجارە بە کۆکردنەوەی تۆمارێکی واژۆکراو لە ڕێگەی یاساییەوە داواکاریەکانیان باس کردووە. لە 5 مانگدا 56 کرێکاری ئیسفەهانی گیانیان لەدەستداوە. لە ماوەی 5 مانگی سەرەتای ئەمساڵ 56 کرێکاری ئیسفەهانی بەهۆی ڕووداوی کارەوە گیانیان لەدەسەدەن. پزیشکی یاسایی پارێزگای ئیسفەهان باسی لە چوونەسەرەوەی ئاماری قوربانیانی ڕووداوی کار لە 5 مانگی سەرەتای 93 هەتاوی کردووە. علی سلێمانپور بەرپرسی پزیشکی یاسایی ئیسفەهان ڕایگەیاندووە ئاماری قوربانیانی ڕووداوی کار لەو پارێزگایە بە نسبەت ساڵی پێشووی هاوشێوەی 30% زیادی کردووە. ئەم بەرپرسە ڕایگەیاندووە کە لە ماوەی 5 مانگی سەرەتای ئەمساڵ 56 کەس بەهۆی ڕووداوی کارەوە لە شوێنە جێجێکاندا گیانیان لەدەستداوە. ئەو هەروەها بە شێوەی گشتی باسی لەوە کردووە کە لەو ماوەدا 1257 حاڵەتی جۆراوجۆری ڕووداوی کرێکاری ڕوویداوە کە 62 حاڵەتی ژنان بووە و باقیەکەی پیاوان بوون. گیان لە دەستدانی دوو کرێکاری کورد. دوو کرێکاری کورد لە شاری مەهاباد و دەماوەند گیانیان لەدەستداوە. بەپێی هەواڵی ئابشاری سنە کرێکاری بیناسازی بە ناوی عەتاوڵڵا عەبدی خەڵکی شاری دێی ئەوێ هەنگ سەر بە شاری سنە کە لە شاری دەماوەندی تاران خەریکی کرێکاری بووە بەهۆی ڕوخانی دیوار ڕۆژی سێشەممە ڕێکەوتی هەژدەی خەرمانان گیانی لەدەستداوە. بڕیار وایە تەرمی ئەو کرێکارە ئەوڕۆ بۆ سنە بگوازرێتەوە. هەروەها دوێنێ لە شاری مەهاباد کرێکارێکی تەمەن 22 ساڵ بە ناوی زانیار بەهۆی کەوتنە خوارەوە لە بینایەک گیانی لەدەستداوە. تەقەی هێزە ئینتیزامیەکان کۆڵبەرێکی کورد بریندار دەکات. لە درێژەی تەقەکردنی هێزە ئینتیزامیەکان کۆڵبەرێکی کوردی خەڵکی بێژوێ بریندار دەبێت. بەپێی هەواڵێکی هەواڵنێریە نێوخۆیەکان ڕۆژی سێشەممە ڕێکەوتی هەژدەی خەرمانان شارۆمەندێکی کوردی خەڵکی بێژوێی سەر بە شاری سەردەشت بە ناوی ڕامیار ئیبراهیمی کە سەرقاڵی کاری کۆڵبەری بووە لەلایەن هێزە ئینتیزامیەکانەوە تەقەی لێ دەکرێت و بریندار دەبێت. شاید حاڵان باسییان لەوە کردووە پاش برینداربوونی ناوبرا و گواستراوەتەوە بۆ نەخۆشخانەیەکی شاری ورمێ و بەهۆی قورسبوونی برینەکەی لە بەشی ICU ڕاگیراوە و ئێستاکە ڕەوشی تەندروستی ناجێگیرە. بەڵێ بەڕێزان هەر بەو شێوەی لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێی کرد تەوەری ئەم جارەی بەرنامەی کرێکارمان تەرخان کردووە بۆ تاوتوێکردنی مافی کرێکاران لە چوارچێوەی بەیاننامە نێونەتەوەیەکانی مافی مرۆڤدا. هەر بەم بۆنەوە میوانداریەتی کاک سۆران پاڵانی جێگری کومیتەی ناوەندیمان کردووە. کاک سۆران زۆر بەخێر بیت
زۆر سپاسکەی کاک سۆران پرسیارەکان وە دەست پێ یەکەم بەیاننامەی جیهانی مافەکانی مرۆڤ چە بە پەیوەندیەکی بە مافی کریکاران و هەلی کار هەیە کار بە گشتی بەیاننامەی جیهانی مافەکانی مرۆڤ کە لە ساڵی 1940 لەلایەن ڕێکخراوێنەتەوە یەکگرتوەکانەوە بڵاو بووەتەوە وڵاتانی جیهانی بزانیان لەسەر کردووە و پەسەندیان کردوە پابەندبوونێک یا گرنگتێکی کەوتە ئەستۆیان کە ڕەچاوی و خاڵانە بکەن. بەیاننامەی جیهانی مافەکانی مرۆڤ بە گرنگترین دۆکومنت یا بەڵگەنامەی نێونەتەوەی لەبارەی مافەکانی مرۆڤەوە دەژمێردرێت تا ئێستا کە سی خاڵ لە خۆ دەگرێت و ئەم خاڵانەش کۆمەڵێ لیقان لێ ئەبێتەوە. دیارە مافی مرۆڤ بەگشتی یا مافی هەر تاکێک پەیوەندی مافی مرۆڤەوە هەیە و مافی مرۆڤ شتێکی گشتگیرترەوە ئەم خاڵانەی کە لە بەیاننامەی جیهانی مافەکانی مرۆڤەوە هاتووە گشتگیرە لەسەر چینێکی دیاریکراو نییە لەسەر ئازادی لە مرۆڤ قسەکە لەسەر ئەمنیەتی لەسەر کەرامەتی لەسەر مەسلەی ڕەخساندنی ژیانێکی شەرافەتمەندانە بووی لەسەر ئازادی بیرروڕا لەسەر ئازادی سیاسی دیارە ئەمە کۆمەڵێ لەو خاڵە سەرەکیانن کە لە بەندەکانی بەیاننامەی جیهانی مافەکانی مرۆڤدا هەیە بەڵام بە دەقیقی ئەوەی کە پەیوەندی بە مەسلەی کرێکارەوە مەسلەی ئەو چینە دیاریکراوە هەبێ لە کۆمەلگا مادەی 22 بەڕاشکایی باسی لەوە کردووە ئەم مادە لە سێ بەندی سەرەکی پێک دێ بەندی یەکەمیان باز لەوە ئەکا کە هەر کەسێک هەر مرۆڤێک مافی ئەوەی هەیە کار بکە و دەبێت کاری خۆی بە ئازادانە هەڵبژێرەوە دەبێت شێوەیەکی دادپەروەرانە هەبێ بۆ ئەوەی هەلی کار بە شێوەیەکی یەکسانی بۆ هەموو مرۆڤێک بڕخسێ بۆ ئەوەی بتوانێ لە ڕێگای کارەوە ژیانی خۆی گرنگی بکەوە ژیانی خۆی بپارێزێ و بەندی دووەم باسی ئەوە کە هەموو کەسێک کە کار دەکا و ئەو کارانەی کە دەیکەن هەموو کەسێک ببێت جیاوازیدانان مافی ئەوەی هەیە بەرامبەر بۆ کاری کە دەکرێت حەقدەسێکی بەرامبەر وەرگێت چونکە بەداخەوە وەک لە سەرەتای بەرنامەکەیشا خۆت باست کرد تەکیدی بەیاننامەی مافەکانی مرۆڤ لەسەر جیاوازی لابرنی جیاوازی و هەڵاواردنەکانە لە نێوان ئاینە جیاوازەکان نەتەوە جیاوازەکان ڕەنگە جیاوازەکان و نابێ کرێکارێک لەبەرەوەی ڕەشپێستە کرێکارێک لەبەرەوەی سپی پێستە لە شرکتێکە لە کارخانەیە کە کارەکەن ئەم حەقدەسێکی زیاتر وەرگری و حەقدەسێکی کەمتر یعنی نابێ ئەم جیاوازیانەوە ئاین وەنەتەوە و هەر ڕنگ و شێوەیەک و هەر ڕەگەزێک بێتە هۆکارێکگە ئەو کرێکارە ژنەیە و کرێکارە پیاوە دەبێ حەقدەسیان جیاواز بێ هەر کرێکارێک کە کار دەکاوە کارەکانیان وەگیەکە دەبێ حەقدەسی وەگیەکیشان بدرێتی ئەمە یەکی لەو خاڵانە یەو بەندانەیە کە لە مادەی 22 پشتگیری لە مەسەلەی ئەو کەسانە کە کارەکەن جاو کەسانە کرێکار بنیە هەر کارێکی تر بکەن و لە هەمان کاتایەکێتر لە خاڵە گرنگەکان کە بۆ هەر چینێک لە چینەکان لە کۆمەلگا پێویستە لە بەیاننامەی جیهانی مافەکانی مرۆڤدا هەر لەم مادەی 22 لە بەندی سێهەمیە باز لەوە کە هەموو کەس مافی ئەوەی هەیە بۆ داکۆکی لە قازانج و بەرژەوەندەکانی خۆی یەکێتی یا سندیکای سنفی یا ئەو کۆمەڵانەی کە دیفاع لە چینێکی دیاریکراوەکان پێک بهێنێەوە خودی کرێکاران نەجەکەوێتە ئەم چوارچەوەوە و لەم بەندە بە ڕاشکایی باز لەوە کراوە کە ئەوان بۆ بەدەستێنانی مافەکانی خۆیان یا بۆ داکۆکیکردن لە ماف و بەرژەوەندەکانی خۆیان حەقی ئەوان هەیە کۆمەڵە یا سندیکایەکی یا یەکێتی سنفی پێک بهێن ینی بەڕاشکاوی لەم سێ بەندە لە مادەی 22 لە بەیاننامەی جیهانی مافەکانی مرۆڤ باز لەمە کراوە بەڵام ئێمە ئەوەشمان لەبیر نەچێت دوای ئەم بەیاننامە نێودەوڵەتیە کە یەکێ لە بەڵگەنامە هەرە موهیمەکانە کە وڵاتان پابندین ئێمە کۆمەڵە پرۆتۆکۆڵات یا پەیماننامەی تایبەتیتر بە مافەکانی مرۆڤمان هەیە پەیماننامەی مافە سیاسی و مەدەنیەکانمان هەیە و پەیماننامەی تایبەت بە مافە ئابووری و کۆمەڵایەتی و ڕۆشنبیرەکانمان هەیە کە لە ساڵی 1966 ببوورە 66 دەچوون و وڵاتان ئیمزایان لەسەر کردووە و ئەم بەیاننامەی جیهانی مافەکانی مرۆڤ لەگەڵ ئەم دوو پەیماننامەی تر سێدانە بەڵگەنامەی تایبەتی مافەکانی مرۆڤن کە لەژێر ڕۆشنایی ئەمانە وڵاتان دەبێ یاساکانی خۆیان ڕێکن کە ئیمزایەکەن یا پەسەندیەکەن و دەبێ پابندن پێەوە بەڵێ ئەو دوو بەیاننامە کە باستان کرد ئەوەی کە باز لە مافی سیاسی و کۆمەڵایەتی و یەکێکیان باز لە مافی کولتوری و ڕۆشنبیریەکان ئەکات سەبارەت بە مافی کرێکاران و کار بەگشتی چه خاڵگرێک لەو دوو بەیاننامە لە خۆگرێت کاکمەدی بەر لەوەی کرێکار بێ مرۆڤە و مرۆڤیش کۆمەڵی گرنگی هەیە و کۆمەڵێ هەل هەیە و کۆمەڵێ یاسا و قەیدی نێودەوڵەتی هەیە کە یا سروشتی هەیە
کە دەبێ هەر مرۆڤێک هەیە بێت لە ژیانەوە ڕەنگە لە جیاکردنەوەیە کە کەسێک کە کرێکارە دیارە کۆمەڵی ڕەوشۆنی تر هەیە کۆمەڵی ئاسایی تر هەیە کە پشتیوانی لێکە یا داکۆکی لێکە ئەم دوو پەیماننامە پەیماننامەی گرنگن و لە وڵاتان پابندن پێوە و گرنگەکەی لەوەدایە کە تعریف یا پێناسەی ئەو چوارچێوە لە ماف و ئازادیەکانەکە بۆ هەر تاکێک وەکو مرۆڤ لە کۆمەلگا دەبێ هەیبێ وشتەکانیش دابشکرا مثلەن لە مافە مەدەنیەکانە مافە مەدەنی و سیاسەکان کە پەیماننامەیەکی تایبەتە بەما باز لەوەکە مەسلەی ئازادی بیرکردنەوە ئازادی بیرۆڕا ئازادی ژیان چۆنێتی بیرکردنەوە هەڵبژاردننی ئاین هەڵبژاردننی شوێنی ژیان بەس لەوانە ئەکە و باشی واکە کە هەر مرۆڤێک ئازادە لە چوارچێوەی یاساکانە بە شێوەیەکی ئازادانە بەشداری لە چالاکی سیاسی و چالاکی مەدەنیەکان بکە ئەوەی بەشێکی تری ئەم پەیماننامانە کە پەیماننامەی دۆمە تایبەتە بە مافە کللتوری و ڕۆشنبیری و کۆمەڵاتی و ئابوووریەکان لەمەدایە کە تاکید جارێکی تر لەسەر کۆمەڵێک لە پێداویستەکان ئەکاتەوە لەو هەلو مەرجانە ئەکاتەوە کە دەبێت بڕخسێ بۆ هەر مرۆڤێک و لەوانە یەکێ لە هەرە گرنگترین خاڵەکانی ئەم پەیماننامە ئەوەیە کە دابینکردنی هەلی کارە بۆ هەر کەسێک بە شێوەیەکی یەکسان و پشتیوانیکردنە لە هەر تاکێک بە شێوەیەکی یەکسان لە کۆمەلگا دەبێت ئەو دەرفەتە کە بۆ کەسێک ڕخسێ ینی دەوڵەتان موازەفن کە ئەگەر تەوزیحی زیاتر بدەم بۆیە کاریش کە دەدرێ بە هەر کەسێک لە کۆمەلگایەکە دیارە ئەتوانین بڵێن مامۆسایش بە پێی تایبەتبندی خۆی یا پزیشکێک کارەکەن ئەمانە هەمویان لە بەرامبەر وەزیفەیەکی گشتیەکە حقوقی وەرەگرن کارەکەن بەڵام کرێکار ڕەنگە تا ڕادەیەکی تر کرێکارێکی شرکتێکی سەنعەتی جیاوازتر بێت لە هەندێک لە چینەکانی تر لە کۆمەلگا بۆیە ڕەخساندنی هەلی کار بۆ هەموو کەسێک شتێکی یەکسانیە داوا لە دەوڵەتانەکە کە وەکو مافێکی هەر ئینسانێک دەبێت بۆی بڕخسابین و لە مەشەکە هەلیکاری یەکسان دابینەکرێ دەبێت زماناتە بێ گرنتی کۆمەڵاتی ئەوەی پێڵەن زمانی اجتماعی گرنتی اجتماعی هەبێ و لە هەمان کاتە ئەوەی پێڵەن بیمەی اجتماعی هەبێ بیمەی بەهداشتیشی هەبێ چونکە مەسەلەن بۆ نمونە کرێکارێکە لە کارخانەیەکە کارەکە ئەگەر هاتوو لەو کارخانە تووشی نەخۆشیەک بوو تووشی ئەوە بوو بەشێک لە ئەندامێکی جستەی خۆی لە دەزا دەبێ کۆمەڵێک تەمیناتە بێ و کۆمەڵە بیمە هەبێ کە ئەم کرێکارە لەسەر کارەکە یا لەسەر بۆ داهاتوو ژیانی گرنتیەکە بێ بۆیە ئەمەیەکە لەو خاڵانەی ترێکە تاکیدی لەسەر کاتەوە لە هەمان کاتە کرێکارۆک و هەرتاکێ لە کۆمەلگا مافی بەشداری هەیە لە مافانە ئەوە سەرماوە کە ئەوی ژۆک هەرتاکێکی تری کۆمەلگا مافی ئەوەی هەیە بەشداری لە چالاکی ڕۆشنبیرەکانە بکە و مافی ئەوەی هەیە بەشداری لە چالاکی گشتەکانی شابکە کەوا بوو ئەمانە کۆمەڵێ گرنتین کە دەبێ لەم چوارچێوە لەم پەیماننامە نێودەوڵەتیانە سەلماوە دەوڵەتان پابندەکە کە پێوەی پابند کۆماری ئیسلامی ئێران ئەو بەیاننامانەی واژۆ کردووە بڵێ کۆماری ئیسلامی ئێران ئەم بەیاننامە نێودەوڵەتیانە ئیمزا کردووە لە ساڵی ئەو دوو پەیماننامەی کە باسمان کرد پەیماننامەی تایبەت مافە مەدەنی و سیاسیەکان لەگەڵ مافە ڕۆشنبیری و کۆمەڵایەتی و ئابوورەکان کۆماری ئیسلامی ئیمزای کردووە لە دێرە تقریبەن 10 ساڵ دوای ئەوەی کە خراوەتە بواری جێبەجێکردنەوە ئەو ئیمزای لەسەر کردووە و یەکێتر لە پەیماننامەکانی تر کە پەیماننامەی تایبەتە بە هەڵاواردن یا نەهێشتنی جیاوازی کۆماری ئیسلامی ئەمەشی ئیمزا کردووە و یەکێ لەو پەیماننامە نێودەوڵەتیان تر مەسەلەی مافەکانی مناڵەکە کۆماری ئیسلامی ئیمزای کردووە بەڵام بە تێبینی و ملاحەزاتەوە ئیمزای کردووە ئێران ناچێتە ژێرباری هەندێک لەو بەندانەی کە لە پەیماننامەی تایبەت بە مافەکانی منداڵان هەیە بە حکمی ئەوەیڵێ ناگونجێ لەگەڵ شریعەت و لەگەڵ چوارچێوەی ئایدۆلۆژیایە کە سیستمی سیاسی ئەو دەوڵەتی لەسەر دامەزراوە بەڵام ئایا پرسیارەکە ئەگەر من وەڵامەکەمەوە بێ ئایا کۆماری ئیسلامی کە ئەم پەیماننامانە ئیمزا کردووە ئایا پابند بۆ بەڕاستی بەوە بە بڕای من لێرەدایە کە جیاوازی کۆماری ئیسلامی لەگەڵ هەندێک لە دەوڵەتانی تر ئەوەیە کە ئێران پابندی ئەم جۆرانە لە مافە گشتیەکان لە مافە مەدەنی و سیاسیەکان مافە ڕۆشنبیری و کولتوری و ئابووری و کۆمەڵاتیەکان نەبووەوە حتا پرۆتۆکۆڵێک کە ئیمزای کردووە پەیماننامەیەکی بینەملەلی کە ئیمزای کردووە لەسەر لابردنی هەڵاواردن و نەهێشتنی جیاوازی بەڕاستی ئێمە ئەمانە ڕۆژ لە ڕۆژە بینین و بە شێوەیەکی ئاشکرا و راپۆرتی ساڵانی نەتەوەی گرتوەکان خودی کۆمیسیۆنی مافی مرۆڤی سەربەرەی نەتەوەی گرتوەکان و یەکێتی ئوروپا و وڵاتانی تر کە دیفاع لە مافی مرۆڤ و دیموکراسیەکەن لە راپۆرتەکانیان ئەم پێشلکارێنەوە ئەم هەڵاواردنە بە شێوەیەکی ئاشکرا باش هەر بۆ شێوەی خۆتان باستان کرد
کۆماری ئیسلامی پێبەند نییە بۆ خاڵانەکە لەو یاسا نێونەتەوەیە هاتووە و خۆشی واژۆی کردووە بۆ نمونە ئێستا بینین سەبارەت بە هەلی کار زیاتر لە 5 ملیۆن کەس بێکارمان هەیە لە ئێراندا بەگشتی و هەر جۆرە دەنگێکی ناڕازی لەلایەن کرێکارانەوە بە تونترین شێوە سەرکوتەگرێەوە بینین ساڵانە زۆرێک لەو چالاکە کرێکاریانە ئەگیریێن و سرفەن فقط بە خاطرەوە دەنگی ناڕزایەتیان بەرز کردوێتەوە بەخاطر حەق و حقوقی خۆیان لە بەند کراون ئەو یاسانە ئەو یاسانێ و نەتەوەیانە لەم بوارەدا چەپ بەرخوردگەرێکی دیاری کردووە چۆن مامەڵاکات لە تەک ئەو وڵاتانە یا ئەو حکوومەتانە کە ئەوانە ئەوەیان ئەمزا کردووە بەڵام پێبەندی نابن یەکێک کاگمەندێکی لە خەسڵەتەکانی ئەم یاسانە یاسای گشتگیرن هەندێک لە دەوڵەتان ئەتوانن خودی ئەو پرۆتۆکۆڵە نێودەوڵەتیانە ئەو پەیمانە من نێودەوڵەتیانە کە تۆ ئیمزایەکەی یەکێ لە مەرجەکانی ئەوەیە کە ئەو یاسانەی دەوڵەتەکەت کە لەگەڵ چوارچێوەی ئەو پەیماننامانە نایەتوە دەبێت ئاڵوگۆڕی تێبکە یا هەمواری کەیتەوە یا ڕێکی خەی یا کۆمەڵی یاسای تر دەرکەی کە لە چوارچێوەی ئەوانە بێتەوە بەڵام هەندێک لە وڵاتان بە حکمی بەتایبەت وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی جیهانی وڵاتانی ئیسلامی کێشیان لەگەڵ بەڕاستی پەیماننامە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ و مافە مەدەنی و سیاسی و کولتوری ڕۆشنبیرەکان هەیە و هەندێک لەو دەوڵەتانە بە تەحەفوزاتی زۆر هۆی ئیمزایان لەسەر کردووە بەڵام ئێرانێکی لەو دەوڵەتانەیە کە تەنها لەسەر مەسەلەی مافی منداڵان بە تەحەفوزەوە یا بە تێبینیەوە ئیمزای کردووە و یەکی لە پرۆتۆکۆڵە نێودەوڵەتی گرنگەکانی تر کە مەسەلەی هەڵاواردنە دژی توندوشی ژنان ئەسڵەن ئێران ئیمزای نەکردووە بۆیە چونکە پابند نابێت پێوە بۆیە ئێران لەو بوارانەوە مەسئولیەتێک ناکەوێتە ئەستۆی لەوەی مەسەلەی مافی ژنان بەڵام لەمانی ترکە کردوێتی مەسئولیت دەکەوێتە ئەستۆی لە ڕەوابەتی بینەملەلەوە لە یاسای بینەملەلە ئەم شتانە التزامێکی دەولی یا نێودەوڵەتی یا بینەملەلی ئەخاتە سەر هەر دەوڵەتێکە ئیمزایەکە ئەمە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئەم دەوڵەتە ئەگەر هاتوو ڕەچاوی ئەم خاڵانەی کرد ڕەچاوی ئەم بەندانەی کرد ئەبێت دەوڵەتێک کە لە راپۆرتی ساڵانەتەوەی گرتوەکانوە لە نێو عەرسەی بینەملەلیا و وڵاتێکە کە ئەتوانێت زیاتر پشتی پێ بوەسترێەوە دەکرێت لە راپۆرتی ساڵانەی ئەم نەتەوەی گرتوەکان و وڵاتانی تر پشتیوانی لێ بکرێ ئەبینین ئێران کە پابەندی ئەمانە نەبووە ئایا ئێران بە حکمی پابەند نەبوونی بەم یاسانە و ئەم بم پرۆتۆکۆڵانە ئایا لە ڕووی ئەعتیباری نێودەوڵەتیەوە لە ڕووی مەسەلەی ئەعتیباری دیموکراسی نێودەوڵەتی لە ڕووی مەسەلەی پێشنگاریەکانی مافی مرۆڤ هەمیشە نەبووەتە جێگای ڕخنەی میدیا جیهانیەکان و ناوەندا نێونەتەوەیەکان کەوا بوو التزامێکی ئەخلاقی خاتە سەرم دەوڵەتانە ئەگەر هاتو پابەند نەبوون پێوە تو ڕوبەڕووی لێپرسینەوەیکی نێودەوڵەتی چڕوپڕیان ناکاتەوە بەڵام ڕوبەڕووی بێمتمانەیەکی نێودەوڵەتی ئەبێتەوە ئێستا ئێران سەدان جار بڵێ من ئیمزام لەسەر ئەوانە کردووە بەڵام کۆمەلگای نێونەتەوەیی و ڕێکخراوە نێودەوڵەتی و نادەوڵەتیەکانی دنیا ئایا لەسەر کەیسەکانی مەسەلەی مافی مرۆڤ و مافی کرێکاران ئەعتیبارێک بۆ قسەکانی دەوڵەتی ئێراندا ئەنن نەخێدانێنن بەڵکو هەمیشەش لەسەری ئەنووسن و ئێمە شاهیدی ئەوەی ساڵانە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان و ڕێکخراوەکانی تایبەت مافی مرۆڤ و سندیگا سنفیەکان چەندین راپۆرتی جۆراوجۆر لەسەر پێشێرکاریەکانی مافی مرۆڤ بەگشتی و مافی کرێکاران و کۆڵبەران و ڕۆژنامەنووسان لە ئێرانە بڵاوەکەنەوە کەوا بوو ئێران تەنها بۆ شتێکی ڕەمزی ئیمزای لەسەر ئەمانە کردووە ئەنا لە ناوەڕۆکە بەڕاستی نەیتوانیوە پابەند بێت پێوە و ئەمەش تووشی بێ ئەعتیبارێکی بینەملەلی کردووە لە عەرسەی بینەملەلیە بەڵێ ینی هەر سزایکی ڕاستەوە خۆی نییە لەو یاسادا وانە ینی خۆی ئەو ڕێکخراوە یا ئەو بەرپرسانەی پەیوەندیدارەکە ئەو یاسایانە مەکتوب کردگە و هەموو لایەک یا بوا باشترە بڵم زۆرێک لە وڵاتان واژویان کردگە بەڵام بۆ نمونە دانێ وە کۆماری ئیسلامی واژوێ کردو و پەیوەندی ناوی ڕاستەوخۆ ناتوانن سزای بن ولی وەک جناب دوازی کرد ئەعتباراتی لە عەرسەی بینەملەلیا کەمە بێتەوە بۆ شێوە سزا زۆر جارێک جێمە دادگای نەتەوەی تاوانەکانی دادگای نێودەوڵەتیمانەیە کە زۆر جارەگەرم کەیسانە بجوڵێنرێن دەکرێت ئێران یا هەر دەوڵەتێکی تر کە ڕوبەڕووی ئەم پێشلکاریانە ئەبێتەوە ئەتوانێت سزای خۆی وەرگێ مەسەلەن ئێمە دەبینین لە مەسەلەی کەیسی جینۆسایت مەسەلەن ئەگەر ئێمە سەیری دەوڵەتی کۆسۆفۆ ئەگەر بە هەڵە نەبن کاتی خۆی
ئەو سەرۆکەی کە مسلمانەکانی کۆسۆفۆی ئەگەر بە هەڵە نەچوو بم جینۆسایت کرد ئەو کەیسە بۆ کەسێکی نێودەوڵەتی و لە دادگای تاوانی نێودەوڵەتیە هینی خۆی وەرگرت سزای خۆی وەرگرت وە سزا درا ینی کۆمەڵە کەیسەیە لە چوارچێوەی هەر بە ئەو یاسانەی کە ئێران یا هەر دەوڵەتێکی تر ئیمزایەکە تۆ توانین لە دادگای نێودەوڵەتی مافەکانی مرۆڤ و دادگای ئەوروپا بۆ مافەکانی مرۆڤ شکات لە ئێران بکەیت و حتا لە خودی سازمانی نەتەوەیەگرتوەکان شکات لە ئێران بکەیت کە پابەندی ئەم خاڵانە نابێ یا پابەندی ئەم پرۆتۆکۆلانە نابێ یا بتوانی لۆبیگەرێکی نێودەوڵەتی لەسەر ئەمە بکەیت کە ئێران پابند کا بمە یاگەر پابندی ناکە لە هەمان حاڵەتە فشاری بۆ بێنە کە بکشێتەوە لەم ڕێکەوتنامانە چونکە ئەم ڕێکەوتنامانە وە گوتم التزامێکی ئەخلاقی دروستەکە بۆ دەوڵەتەوە ئەعتیبارێکی نێودەوڵەتیش لە هەمان کاتە دروستەکە بۆ دەوڵەتانێک ناتوانن ئیمزا لەسەر ئەمە بکەن و مافی هاوڵاتیانی خۆیان کرێکاران بێ یا هەر چینێکی تر لە چینەکانی کۆمەلگای خۆیان بچەوسێنەوە و لەمان کاتە لە کۆمەلگای نێودەوڵەتیە خۆیان وا دەرخن کە پارێزەری ڕاستەقینی ئەوانە. بڵێ لە دەوڵەتاندا مەسلەی پەیوەندی گشتیەکان بەتایبەت پەیوەندی نێوان دەوڵەت و خاوەنکار و کۆمپانیاکان خاڵێکی زۆر گرینگە. ئەو پرسە چە بەباری باشە ئەگە هەڵسو کەوتیان لەگەڵ یەک باش بێت و چە لە بە پێچەوانەکەی چه کاریگەرێک دەتوانێت لەسەر گوزەرانی کرێکاران دابنێت. مەسەی ڕابطی عمومی یا پەیوەندی گشتیەکان لە نێوان دەوڵەتە یا لە نێوان کارمەندان و دەوڵەتە لە نێوان خاوەنکار و کارەیە کرێکارە یەکێ لە باسە گرنگەکانی ناوەندە ئەکادیمیەکانەوە کارێکی زۆری لەسەر کراوە. ئەمە سەرەتای ماگەرێتەوە بۆ دەوڵەتی وەکو ئەمریکا کە مەسەلەی ڕابطی عمومی تەسیرێکی چ گرنگی دانا لە مەسلەی بەرەو پێشبردننی مافی کرێکاران لە ساڵی 1960 کە دوای ئەوەی کە لە ڕێی ڕابطە عمومیەکان و کرێکاران توانیان تەسیرێکی گرنگ لەسەر خاوەنکارەکان دابنن و خاوەنکارەکان پابندکەن بۆی کە مافی کرێکاران تەنەوە گرنگی مافی کرێکاران بکەن و ئەم پرسە بوو پرسێکی گشتی لە ئەمریکا و دوای ئەوە حتا بوو بەیەکی لە وانەکانی خوێندن لە مەسەلەی ڕابطی عمومی بوو بەیەکی لە وانەکانی خوێندن لە زانکۆکانی ئەمریکا بۆیە دوایەوە تەسیری وەرگرەوە دەوڵەتانی تریش تەسیریان وەرگرت. کاک مەدینای بیشارینەوە ئەگەر هاتوو پەیوەندێکی چڕوپڕ لە نێوان کارمەندان ئەگەر ئێمە زیاتر ورتری کەینەوە بۆ نمونە دەوڵەتێک پەیوەندێکی چڕوپڕی بەرپرسانی دەوڵەت پەیوەندێکی چڕوپڕیان لەگەڵ کارمەندانی خۆیانەیە یا هەلێکی لەباریان ڕەخساندەوە بۆ کارمەندانی خۆیان کە وەزیفەکان یا ئەرکەکانی خۆیان لە دەوڵەتە بە باشی بڕێوە بن. هەر پەیوەندێکی باشی دەوڵەت لەگەڵ کارمەندەکانی خۆیان دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی دەوڵەت پێشکەوێ و بەرنامەکانی خۆی باشتر بواتە پێشێ چونکە لە هەمان کاتە کارمەندەکانیش ئەگەر هەڵسو کەوتی باش بکەن ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی خەڵک لە چی ڕازی بێ لە دەوڵەت ڕازی بێ و ڕازیبوونی خەڵک لە دەوڵەت لە ڕێی پردی پەیوەندیەکانیانەوەیە کە کێیە کارمەندەکانی خۆیەتی بۆیە هەر هەڵسو کەوتێکی باشی دەوڵەت لەگەڵ کارمەندەکانی خۆی ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کارمەندەکان دڵیان خۆش بێ و هەر هەڵسو کەوتێکی باشی کارمەندەکانیش لەگەڵ خەڵک ئەبێتەوە هۆکارێک بۆ ئەوەی حکوومەتەکە لەسەر پێی خۆی ڕاوەسێ و گەشە بکە. ئەمەیەکێتی ئۆریەکانە و دەوڵەتان ساڵانە پارەی زۆر سەرفەکەن بۆ گەشەپێدانی ئەم بوارە. لە هەمان کاتیشە ئەم تیئۆریە لەسەر مەسەلەی خاوەنکارەکان جا خاوەنکارەکان ئەگەر لایەنەکەی دەوڵەت بێ لەگەڵ کرێکارەکانە پیاداکرێ. بۆ نمونە پەیوەندی باشی خاوەنکار لەگەڵ کرێکارەکانە بێتە هۆکارێ بۆ ئەوەی ئەم کۆمپانیایە ئەم شرکەتە ئەم کارخانە چی بکە کارەکانی باشتر بڕاتە پێشەوە و هەر دروستبوونی هەر کێشەیەکی چڕوپڕ یا ئالۆز لە نێوان خاوەنکار لەگەڵ کرێکارەکانە بێ بە هۆکارێک بۆ ئەوەی چی بەرهەمهێنان لە شەریکەیەکە لە کارخانەیەەکە چی بکە پەکی بکەوێ یا کەم بێتەوە و ئەگەر هاتوو ئاسی بەرهەمهێنان لە کارخانەیەکە کەم بووەوە و ئەم کارخانە بەرەو لە ناوچون چوو ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی چی بۆ ئەوەی کاڵاو پێداویستەکان نەچێتە بازارەوە و نەچوونی کاڵا یا شتومەکەکان بۆ بازاڕی گشتی ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کێشەی اقتصادی دروست بێ و لە کێشەی دروستبوونی کێشەی ئابووری لە دەوڵەتە دەوڵەتی بۆ خۆی خەسارەکە بۆیە هەر پەیوەندێکی چڕوپڕ لە نێوان کارمەند کرێکارەکان لەگەڵ خاوەنکارە و پەیوەندێکی تەندروست و باش دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی
هەم کارخانەکە داهاتی زیاتر بێ و هەم کارخانەکەت بەرهەمی زیاتر بێ و هەم اقتصادی دەوڵەتیش لە هەمان کاتا اقتصادێکی چڕوپڕتر بێت چونکە ئەم کاڵە سەرنجام دێنە بازارەوە و دەوڵەت بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی خۆی کەڵکی لێوەرەگەی لە بازارە بۆیە لەلایەکی تریشەوە خاوەنکارە ئەهلیەکانی ئەوانەی کە بزنسمان یا کارخانەی شخصیان هەیە حکومت غەسبە لەسەرەتی کە چاودێریان بکات چونکە چاودێری حکومت دەبێتەوە کارێک بۆ ئەوەی خاوەنکاریش مافی کرێکار نەخوا پەیوەندی خراپی نێوان ئەمانە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی حکومت تووشی قەیران بێ پەیوەندی باشەکەیش بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە داهات زیاتر بێ و بازاری کار گەرم و گورتر بێ و بازاری گشتێکیشی کە سەرنجام کۆمەلگا قازانجی لێکە بازارێکی خاڵی نەبێ و ئەو بۆشانە دروست نەبێ دەبێت چی بکرێ بۆ ئەوەی ئەمە باش بێت دەبێت خاوەنکار داواکاریەکانی کرێکار جێبەجێ بکە دەبێت خاوەنکار ژنگەیەکی لەبار بڕەخسێنێ دەبێت خاوەنکار بە دوای قازانجی زۆرەوە نەبێ و دەبێت خاوەنکار سەعاتی کار بۆ کرێکارەکەی دیاری بکە و لەوە زیاتر کرێکار پابند نەکە یا فشار بۆ کرێکار نهێنێکە کاری زیاتری پێ بکە یا ئەگەر کاری زیاتری پێکرد دەبێت حقوقی زیاتری بداتێ و دەبێت تەمیناتی ئەوەی پێڵێن بیمەی کۆمەڵاتی بیمەی تەندروستی بەهداشتی بۆ جێبەجێکە لە هەمان کاتە لە سەرەتی کۆمەڵێ تەرفیهاتیش بۆ ئەوەی پەیوەندیەکی چڕوپڕابێ و کرێکاران هەست بە ئەوە بکەن کە بەشێکن لەم بەرهەمهێنانە دەبێت پەیوەندیەکی تونند و تۆڵی هەبێ لەگەڵیان دەبێت ئەسڵەن لە کاتی نەخۆشیە سەردا ئیجازەی بداتێ مۆڵەتی بداتێ لە بواری سەیران و گەشت و گوزار و ئەوانە یارمەتیدا و ساڵانە سەفەر بۆ ئەمانە ڕێخا و لە مناسباتە کۆمەڵاتەکانە لە دەوری یەک کۆبنەوە بۆ ئەوەی ژینگەیەکی لەبار بڕەخسێنێ بنەمای ئەساسی بۆ ڕێزگرتن لە مافی کرێکار و بڕوای من ئەوەیە ژینگەیەکی لەباری لە کارەکەی خۆیان بۆ بڕەخسێ بۆ ئەوەی کرێکار هەست بکە کە بەشێکە لە پرۆسەی بەرهەمهێنان و بەشێکە لەم پرۆسە بەشێکە لەم شوێنەکە کاری تیاکە و ئەم کارە بەهی خۆی بزانێت لە حاڵەتێک ئەگەر هات و کرێکار ژینگەی لەباری بۆ نەڕەخسا و خۆی بە بەشێک لەو شوێنە نەزانێکی کاری تیاکە دڵنیا بە لەوەی کە بە دڵەوە کار ناکە و بە شێوەیەکی باش و بە شێوەیەکی ڕێکوپێ کارەکەی بەڕێوە نابە و ئەمەش بێتەوە هۆکارێک بۆ ئەوەی پرۆسەی بەرهەمهێنان بە باشی بەڕێوە نەچێت یا پەکی بکەوە لە پرۆسەی پەکەوتنە هەم خاوەنکار خەسارەکە هەم دەوڵەت تووشی قەیرانە بێ و هەم کۆمەلگا بەگشتی تووشی قەیرانە بێ و بۆشایی دروستە بێ بۆ پڕکردنەوەی ئەم بۆشایە دەبێت دەوڵەت چاودێرێکی چڕوپڕی بەسەر خاوەنکارەکانەوە بێ و خاوەنکارەکانیش یارمەتیدەری ڕاستەقینەی چینی کرێکار کاک سۆران وەک دوایین پرسیار باستان لە پەیوەندی نێوان خاوەنکار و کرێکار کرد هەر بۆ جۆرەی کە هەمووان ئاگادارن لە هیچ کوێنێکی ئەم گۆی زەویە هیچ وڵات و حکوومەتێک پڕاوپڕ ینی ئەو حەق دەسەی کە ئەبێ بدرێ بە کرێکارێک لەلایەن خاوەنکار و دەوڵەتانە نادرێت ینی ئەو ئاستە کە حەقدەستی خۆیەتی و دخاڵەتی بووە لە پرۆسەی بەرهەمهێنانەکەی ئەو کاڵایە ئایا پێتان وایە قەت ئەو ڕەوابەتەی بینی ئەو دوولایەنە خۆش بێت بۆ ئەوەی کە پڕاوپڕ بتوانن بە حەق و مافەکانی خۆیان بگەن یا ئەوەی کە لە حکوومەتێکی ئازاد و دادپەروەەردا توانن بە مافەکانی خۆیان بگەن دیارە حکوومەتێک کە بنەما گشتەکانی دادپەروەری تیابێ دیموکراسی تیابێ ئازادی سندیگە کرێکاریەکانی تیابێ دیارە ئەو حکوومەتە هەلی باشتر و ژینگەی لەبارترە ڕخسێنێ بۆ مافی ئەوەی کە کرێکار مافی نەفەوتێ بەڵام خودی ئەمەش لە دەوڵەتانە ئەم پەیوەندی گشتێک بە قازانجی چیە کاگماتی جاری وایە کۆمەڵی کرێکار لە کارخانەیەکە کارەکەن ڕابەتی عمومی لە نێوان نەک خاوەنکار و کرێکار باوەش بۆ تەکمیل کەم لە نێوان خودی کرێکارەکانیش پێویستە بۆ سندیگای کرێکاری و سندیگای سنفەکان کۆمەڵە سنفەکان پێویستن بۆ چینە سنفەکانێک لەوان کرێکارە بۆ ئەوەی متحد بوون ئەم پەیوەندی گشتێ بۆ ئەوە مهمە بۆ یەکگرتوو بن بەرامبەر بە داخوازیەکانیان بەرامبەر بە مافەکانی خۆیان بۆیە ئەوە 100% تەسیری هەیە بەڵام تا چەند متحد بوون و پەیوەندیە گشتەکان ئەگەر چڕوپڕ بێ لە نێوان خودی کرێکارانە ناتوانێت تەسیر گوزار بێت ئێمە ئەزانین لە خودی ئێرانە نابینین ساڵانە
چەند هزار کرێکار حەقدەسیە خورێ بەشێکیانەوانن کۆم لە کەرتی گشتی دەوڵەتە کارەکەن لە شرکەتەکانی دەوڵەتە کارەکەن بەشێک لە شرکەتە خصوصیەکانە کارەکەن ئایا ئێمە شاهیدی ڕاپەڕین یا ناڕازی دەربڕینی سەدان و هەزاران کرێکانی ساڵان لە ئێران لە بەرامبەر حەقدەسەکانیان ئەم پەیوەندیە گشتیە نەک ئەوەی قازانجی هەیە لە نێوان خاوەنکار و کرێکارە هەبێ خودی ئەم پەیوەندیە گشتێژە لە نێوان کرێکارانەکانە هەبێ ناتوان خاوەنکاریش ناتوانێت مافەکانیان پێشیل بکە ئەمان یەکگرتووترە بن ئایا بەمانگرتنێک بەمانگرتنی کرێکارانێک لە کارخانەیەکە کە هەزار کرێکاری هەیە ئایا ناتوانێت کێشە بۆ بەرهەمێنانی کارخانەیەک تەولیدکە خۆمە بەتەنیا ئەوە نییە مەسەلەن بۆ نمونە کارخانەیەک بڕیا لەدا لەگەڵ بزنس کۆمەڵی بزنسمانن کۆمەڵی بازرگانن کە لەم کارخانە شتەکردن کاڵاوشتومەکەکانیان نەبن بڕیاری داوە لە هەفتەی داهاتووە مەسەلەن بای 20 میلیۆن دلار 10 میلیۆن دلار بەرهەم بهێنیم کۆمپانیا لە ناکاوە کرێکارەکان لەسەر کۆمەڵی مافی خۆیان دەسەکەن بەمانگرتن 3000 کرێکار دەسەکا بەمانگرتن بەرهەمێنان نییە مانەگرن ناشنەوە سەرکارەکانیان ئایا خاوەنکار خەسار ناکە لێرە ئایا خاوەنکار وعدێک کە داوێتی نابێتەوە هۆکارێک بۆ ئەوەی کە وعدەکەی پشکێ وعدێک کە داوێتی بۆی جێبەجێ نەبووە و بزنسمانەکانی تریژە ئەو بازرگانان کە ویستیان ئەم کاڵەشتومەکانە بکردن ئەوانش قەولان بە کۆمەڵی خەڵکی تری خۆیان داوە کەمەش یعنی کەوا بوو کرێکار دەتوانێت پرۆسەی بەرهەمێنان بوەستێنێت لە کارخانە گەورەکانی دنیاشە بۆیە متحدبوونی کرێکاران خاڵی سەرەکیە بۆ سەرکەوتنیەوان و پەیوەندی ڕابطی عمومی بەهێز لە نێوان کرێکارەکان ئەتوانێت بێتە هۆکارێک بۆ ئەوەی هەمیشە خاوەنکار پێویستی بەوان هەبێ بەڵام لە وڵاتێکە کە قانون هەیە لە وڵاتێک کە چاودێری هەیە لە وڵاتێکە کە یەکێتیە کرێکاری سنفەکان مهمن و بورە دەوری خۆیان نەبینن خودی خاوەنکاریش ناتوانێت وا مامەڵە ئەگەر ئەو خاوەنکارە حتا دەوڵەتیش بێ ناتوانێت وا مامەڵە لەگەڵ کرێکارەکان بکە لە وڵاتانی دواکەوتووە کە قانون نییە ڕقابەت نییە دەوڵەت بەرەو گەندەڵی و بەرەو فەسادی ئیداری و ماڵی چووە و خاوەنکارەکان وەکو مافیە مامەڵاکەن زیاتر دەتوانن کرێکارەکان بسەوسێنەوە بەڵام لە هەمان کاتیشە متحدبوونی کرێکاران یا یەکگرتووی کرێکاران دەتوانێت کێشەی گەورە بۆ خاوەنکارەکان دروستکە چونکە یەکگرتووی ئەوانە بێتە هۆکارێک بۆ ڕاگررتنی بەرهەمێنان و ڕاگررتنی بەرهەمێنانیش بێتە هۆکارێک بۆ ئەوەی ئەم کارخانە اعتیباری بێتە خوار و ئەم کارخانە بەڵێنەکانی کە داوێتی نەیتوانێت جێبەجێ بکە بۆیە کاک مەدی لە وڵاتانی پێشکەوتوی دنیایەکە لە مهمەکانی کۆمپانیەکان کە زۆر جارێ ئامادەن بە خەسار کاڵەکانیان فرۆشن و ئامادەن زۆر جارێک کە خەساری گەورە بکەن بەڵام تەنها لە پێنای ئەوەیە کە احتیباریان نشکێ سومعە لە وڵاتانی پێشکەوتو مهمە بۆ کۆمپانیا و شرکەتەکان و لە وڵاتانی دواکەوتووە مهم نییە کۆمپانیای وا هەیە بەس لەبەر ڕاگررتنی سومعەکەی خەساری زۆرەکە بەڵام ئامادە نییە سومعەی کۆمپانیاکەی خۆی بهێنێتە خوار سومعەی ئەو مارکەی خۆی بهێنێتە خوار بۆیە لە وڵاتانی پێشکەوتو ئەکرێ باشتر بێ و کرێکاران کەمتر مافیان پێشی لەکرێ ئەگەونی پێشی نەکرێت چونکە کرێکارەوە خۆ دوتت بەداخەوە چینێکە هەمیشە تەنیا ڕێگا بۆ گەیشتن بە مافەکانی پڕاوپڕی خۆیان فقط اتحاد و یەکگرتووی خۆیان و لە ڕێگەی ئاعترازاتی خۆیانەوەی وانە ئەتوانێت خاڵێکی مؤثر بێ و ئەتوانەیەکێ لە بنەما سەرەکیەکانی سەرکەوتنی خۆیان بێ و پێشی نەکردنی مافەکانیان بێ بڵێ زۆر سپاس هاوڕێ سۆران پاڵانی جێگری کومیتەی ناوەندی کۆمەڵە سپاس بۆی کە داوەتی ئێمەتان قبول کرد و لەم بەرنامەیە بەشداریتان کرد سپاس کاکمەدی بۆ تۆش بەڵێ بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تیڤی و بەرنامەی کرێکار بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم دیدارەشمان بۆ پەیوەندیگرتن لەگەڵ بەرنامەی کرێکار دەتوانن لە ڕێگەی ئەو ئادرسە ئینترنێتیانەوە کە لە خوارەوەی شاشەی تەلەڤیزیونەکەدا هاتووە پەیوەندیمان پێوەگرن هەتا دیداری داهاتوو ماڵەوە